ئێوارەی ڕۆژی پێنجشەممە هونەرمەند خاتوو بەیان بۆمبا کە کەسایەتیەکان چەند کەسایەتیەکی شاریان هونەرمەندانی شاری کۆکردەوە بۆ کردنەوەی ڕێستۆرانتێک بە ناوی هونەرمەند بەیان بۆمبا کە خواردنە کوردەوەریەکان لە ئەو چێشتخانەی ئامادەکراون و هونەرمەند بەیان بۆمبا بۆ مایکی کورسات مەگەزین کە هاوکارمان ساوێن چۆتە چێشتخانەکە و ئێوارەی کە چێشتخانەکە کرایەوە. هونەرمەند بەیان بۆمبا باسی لە کار و چالاکیەکانی کرد، باسی لە چێشتخانەکە بۆ کردین و هەروەها باسی لە پرۆژە هونەریەکانیشی بۆ کردین. جگەلەوە ساوێن چۆتە لای کۆمەڵێک هونەرمەندی دیکە یان کۆمەڵێک کەسایەتی کە دوانوونی سەبارەت بە کارەکانی خۆیان و هەروەها هەمووشیان پەیامیان هەبووە، پەیامی تایبەتیان هەبووە بۆ هونەرمەند بەیان بۆمبا. جا نازانم ساوێن لەگەڵ ئەو ستافەی ئێمەیە کە چوونەتە چێشتخانەکان نانیان خواردووە یان نا. بەڕاستی من ساوێنم نەبینیوە، بەڵام هیوادارم کە نانێکی باشن ئەوە پێمەڵەن نەمان خواردووە، بەڵام دڵنیام کە بەم نزیکانە ئەچینە چێشتخانەکەی خاتوو بەیان و نانێکی باشیشی لێ خۆین. با بچین لە ئەم بەشەی پرۆگرام هاوکارمان ساوێن کە ئەم چاوپێکەوتنانی بۆ ئامادە کردوین. فەرمونون با پێکەوە بینەریبین. ئازیزان و خۆشەویستانی کورسات مەگەزین، ئێوارەتان باش بێت. ئەم ئێوارە ئێمە میوانی خاتوو بەیان بۆمباین. هاتوین چەند پرسیارێکی لێکەین با بزانین ئایا وازی لە کاری هونەری هێناوە. ئەمڕۆ لە چێشتخانەکەی خاتوو بەیانە بین کە چەند کەسایەتیەکی ئازیز، چەند کەسایەتیەکی خۆشەویستی ئەو هونەرمەندە و هەروە هونەرمەندان و ئازیزانی هونەرمەندە لە ئێرەدا ئامادەیان هەیە گفتوگویەک لەگەڵ خاتوو بەیان و ئامادەبووانی نێو چێشتخانەکەی خاتوو بەیانەکەین با بزانین لە ئێستادا بە چیەوە سەرقاڵە. خاتوو بەیان سڵاو لێبێت و پیرۆزە ئەم مەطعەمە. ئەزام لە خواردنەکەمان کردی، بەڵام لەم هەموو خواردن و شلەیە کوانێ هیچ شلێک لەلا نێوە چیە خۆی وا بە لە نانەخۆی خواردنەکە و بەدڵی خۆ کوتی بە با تامی بکە. ئەمڕۆ یەکەم ڕۆژێتەوەی بە جوانی تامی خواردنەکەی خۆی بکە. تاو ئامادەی؟ تێستی برنجەکەم کرد، تمزان جوان کراوە، دەمی کێشاوە، خۆش بوو زۆر. من زۆر حەزم لە شلە نییە، شلەم زۆر حەز لێ نییە. دایمە حەزم لە برنجە تۆزە بەڕوتی تۆزێ ئەگەر گۆشتی لەگەڵاوێ گۆشتی لەگەڵە شلەکەم تر حەزم لێ. خاتوو بەیان سەرەتامەی پیرۆزبایی مەطعەمەکەت لێ بکەم. شوێنێکی زۆر جوان و کوردەواریە، خۆشت بە کوردەواری خۆت گۆڕیوە. لە مەطعەمەکەی خاتوو بەیان ئەتوانی تامی چ خواردنێک بکەیت، خواردنێک لە ئێرە بەردەستە بێت. ئێرە ڕیستۆرانتێکی کوردەواریە، چێشتخانەیەکی کوردەواریە، هەموو خواردنە کوردەواریەکانی تایە، برژاویشی تایە کە باب و گۆشتی برژا ئەم شتانە. ئەمڕۆ پێشوازی لە میوانە بەڕێزەکانمانەکەین زۆر بەمان کە داوت کراون بانگێش کراون بۆ ئەم ڕیستۆرانتە. ئەمڕۆ یەکەم ڕۆژە. من سوپاسی ژنومێردێکن، دوو خانەوادەی جوانن حەزیان کرد ڕیستۆرانتەکان بکەن بە ناوی منەوە. ئەگینا هیچ شتێکی خۆمی تیانە، بەس ناوکەمە ناوکەشم ناوەکەی تۆ تایبەتە، یعنی بۆ براندین بەکارێتەوە. پیاعی بە باس خۆکە ئەمیش حەقی خۆی هەیە ناوکەم لای خۆمە، چکە خەڵکانێکی زۆر وتی بیان بەیان بۆمبا لەکوێی بوو ڕیستۆرانتی کردووەڵا بەیان بۆمبا نیەتی هونەرمەند هەرەوەی هەیە کە ئەیکا و ئەیخوا ئیتر وەکو خەڵکی نێمەش سپاس بۆ خوا. پیرۆزە دەستە خۆش بێت. بێگومان تۆ نمونەیت، هەمومان بینەری تۆین، هەمومان بینەر و شایەتی ئەو کارانین کە تۆ کردوتە. ئەتوانین لە ئەم مەطعەمە ڕۆژانە بینەری خاتوو بەیان بین، واتە هەوادارانی خاتوو بەیان ئەتوان لە چێشتخانەکە بێن و تۆ ببین و وێنەت لەگەڵا بگرن. تۆ لە ئێرە چ شتێکەکەیت، چ ئیشەکەکەیت؟ من لێرە وەڵای بەس ئاغاژنم دانیشم و سەرپەرشتی خواردنەکانیشەکەم، بزانم چۆنیکەن چۆن نایکەن بۆی هەتا بتوانین دڵی خەڵک لە خۆمان ڕازیکەین. من لێرەشەوە پێش ڕیستۆرانتەکە ئەمڕۆ پرسەی
خوشکەکەی ماهر حەسەن بوو وتم نایکەم بەس هەفتەیەکە خەڵکمان بانگێش کردووە ئەمانش خەسارەتێکی زۆریانەوە من لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاراستی بنەماڵەی ماهر حەسەنەکەم و کۆتا ناخۆشیشیان بێ و هەر لە خۆشییا بن ئینشەڵڵا. ئامین ئینشەڵڵا کۆتا ناخۆشییان بێت. مادەم باسی ئەو هونەرمەندت کرد هونەرمەند ماهر حەسەن باسێکی لولە کەبابەکەشمان بۆ بکات لە ئێرە لولە کەباب بخۆین. لولە کەبابی ژەکەین ئینشەڵڵا با تۆزێ پرسەکەیان بەسەریا بڕوا و کۆن بێ ئینشەڵڵا ئەویش بانگەکەم و لولە کەبابی شەخوا لێرە هەمووتان ئێمە لە خزمەتی هەموو کەسێکین هەر کەسێک ئەوێ ڕوبەڕووی ڕێستۆرانتەکەمان بێتەوە و بێ لێرە نامخوا ئێمە لە خزمەتیان لێ بخەوێت چۆنە بێ بخەوێت جەنابی مدیر بخەوێت یعنی هەموو کەون خەوی لێکەوتووە من ئێسا و کەبابەی بۆ بەم خەبەری یەکەمەوە بێ بیخوا من لەبەر خاتری ئێوە کەبابم لێناوە کابرا خەبەری مەکەرەوە دانیشە قورە خەبەری یەکەمەوە بابە دووبار وەبا لێ بخوا دووبار لێ بخۆ تەواو ئێستا تۆ بۆ ئامان پێەکەی ئەم شەو دانیشەمانەی خوای کاک پەیوەند دێوارەت باش بێت زۆر سپاس دەکەم تاوەکو چەندێک بینەری کارەکانی خات و بەیانی و بەخێر بیتەوە بۆ کوردستان پێش هەموو شتێک پێم بڵێ چۆن بوو ئەم ئێوارەیە بڕیارەتەکە ئامادەبی لە کردنەوەی ئەم مەتەعەمەی کە خات و بەیان سەرپەرشتیارەتی. تامان دەستخۆشیتان لێکەم و بەخێر بێن خۆشتان سەر چاوان بە نسبەت بەیانخانەوە من پیرۆزبایی لێکەم و شایستەی زۆر شتی لەوە جوانترە ئەکتەر و هونەرمەندێکی زۆر ناوازەیە زۆر تایبەتە لە کارەکانیان زۆر سەرکەوتووە جێگەی شانازیەم ومانە من دەستخۆشی لێکەم خۆمێشەکەم لەوانەی کە زۆر بینەری هەموو کارەکانیم بەڕاستی کارەکانی زۆر جوانە خۆڕستکە ئیشەکانی بەڕاستی چۆن ئەڵێی تەمسیلیتیانی ئەوەی لە خودی خۆیەتی ئەوە پیشانەیە نمونەی زیاد بێ ومێدەوارم تەندروستی زۆر باش بێ و کارەکانیشی جوان هۆ لە خۆی کارەکانی جوانە جوانتریش بێ لەوەی کە هەیە. کاک پەیوەند دڵنیام کە هاتوویتەوە بۆ کوردستان بەدەستی پڕۆ هاتوویتەوە بە بەرهەمەوەیتەوە وایە؟ بێگومان دوو بەرهەمم هەیە ئینشەڵڵا لەم نزیکانە هەمووی تەواو بێت و لەسەر شاشە جوانەکەی کورسات و شاشە تەلەڤیزیۆنەکانی تریش هەموو پەخشەکرێت و ئومێدەوارم جێ ڕەزامەندی هەموو بینەرانی خۆشەویست بێت. خات و دێرین سەرەتا بەخێر بێتەوە بۆ کوردستان دواتریش ئەمڕۆ لە ڕۆژێکردنەوەی ئەم چەشخانەی کە خات و بەیان سەرپەرشتیارە هاتوویت ئامادە بوویت چۆنە هاتوویتە ئێرە و خات و بەیان بۆمبا چ شتێک بۆ تۆ ئەگەیەنێت؟ بەخێر بێن کەناڵی کورسان وەگەمیشە لە هەموو شوێنێکن خۆشحاڵم ببینینتان. خات و بەیان بۆمبا کەس نییە ناسێ هەم لە کەسی نوخبە هەم لە کەسی ئاسایی خات و بەیان کەسێکی دیاری ناو شانۆ و درامای کوردیە و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بانگێش کرابووم بۆ کردنەوەی ئەم ڕێستۆرانتە جوانە هیوادارم هەمووکو پشتگیری ئەگەر هەمووکو خانمێک حزوری خۆم هەبێ لێرە و وەک پشتگیریەک بۆ دادەبەیانجان. دەستە خۆش بێت. خات و دێرین هیچ پرۆژەیەکت نییە هیچ کارێکی فلم نابێت کە تۆ بەشداریت یا بکەی فلیم بێ زنجیرە بێت؟ لە ئێستا چەند ئیشێکەیە قسەم لەگەڵ چەند دەرێنەرێکا کردووە بەڵام بۆ ئەوەی کە بکەیتە بواری جێبەجێکردنەوە تا ئێستا نەکەوتوینەتە ئەو ڕێکەوتنەوە بەڵام ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیکە ئەوەشە بێت. مامۆستا گیان ئێوارە باش بێت خۆشحاڵین کەم ئێوارە لێرەی دووبارە یەکترمان بینیەوە لە نێو مەتعەمەکەی خات و بەیان بۆمبا ئامادەی پێمان بڵێ چۆن بوو ئەم ئێوارە لە ئێرە ئامادە بوویت و باسێکی چیرۆکەکەی نێو درامای گەردەلوولمان بۆ بکەوەی کە خات و بەیان بۆمبای تێە پێڵەن لوخەیگیان باسی لولە کەبابەکەشمان بۆ بکەی مامۆستاییان. جارێ ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە من و تۆ بەیەکەوە گەیشتین چونکە ئێمە ئیشمان هەیە پێشتر خۆشحاڵ بووم سایان خانگیان سپاس بۆ کورساتی خۆشەویست بەیان خان جگە لەوەی هاوڕێی تەمەنمە هاوڕێی مناڵیمە هەموو کارەکانی جوانە بە تایبەتی ئەوەی گەردەلوول کە کوڕەکەی کوژران نوخا دەوری نوخەی ئەبینی کە ژنی زۆر بەڕێز کاگماهیر بوو جگە لەوە لە کەلوولە کەبابەکەی بۆ ئێنا یعنی ئەگەڕایتەوە بۆ تەمەنی زۆر مناڵی و شاری سلێمانی و گەڕێکی کانێسکان و ئەو شتانە جوانانە ئەهاتەوە بەرچاومان شتێکی زۆر جوان بوو جگە لەوەش لە زۆرێک لە ڕۆڵە
ئەوەی تەرفیهیەکانە کە ئەڵێ ئەم هین و مینە و لە چییە؟ ئەم هین و مینە ئەوانشی هەموو ئیشەکانی جوانە بەڕاستی بەیانخان نازانی بڵێ بە کامە ناسراوە یعنی یەک کارێکی نییە بڵێ حاڵی حسابێ هەموو کارەکانی جوانە و هیوای تەمەندرێژی و بەختەوەری بۆ خوازم و هەمیشە سەرکەوتن بێ کاری باشتر و باشتر هەمیشە لە لووتکە بێت.